نەمانی پارە لە بانکەکانی سلێمانی و دروستبوونی گرفت بۆ دابەشکردنی موچەی فەرمانبەران ماوەی 2 مانگە بەردەوامی هەیە. پسپۆڕانی ئابووری شۆکارەکەی بۆ نەبوونی یاسای بودجە و باڵادەستبوونی حزب لەسەر داهاتی گشتیەوە دەگەڕێنەوە. بۆ دابەشکردنی موچەی فەرمانبەران هەولێر و سلێمانی بوون بە 2 بەرە و هەر کامێکیان موچەی سنووری خۆی دابەش دەکات. لەسەر و ئەو 200 ملیارەی عێراق دەینێرێت بۆ موچە، هەرێم لەسەرەتی 188 ملیار دینار لە داهاتی ناوخۆ بۆ موچە دابین بکات و مانگانە لەسەر ناشەفافی لە داهاتی ناوخۆ گرفتی بۆ دروست دەبێت. نابێ بودجە لای حزب بێ لە هەموو دنیاە، بودجە لای حکوومەتە، حکوومەت بڕێ پارەت بڕێ دارایی تەرخانەکە بۆ حزبەکان، بەڵام نەمان بینیوە حزب پارە بدا بەدە حکوومەت. ئەمە بەس لای کورد هەیە، بەس لەم هەرێمەیە هەیە، شتێکی زۆر ئاوەژۆیە، زۆر سەرپێچیکردنە، زۆر ناڕەوایە، ناشەفافە. ئەمە چاک نەکرێ، ئێمە هەموو ڕۆژێ لە قەیران نابین، هەموو ڕۆژێ موچە دواکەوێ، هەموو ڕۆژە موچە کورتەیەنێ. ئەبێ ئەم ئیدارەی ئەم بەڕێوەبردننی ئەم هەرێمە ئەمە چارەسەرکە، چارەسەری نەکەن ئێمە بەرە و قەیرانی خراپترە ڕووین. لەبەر ئەوە پێویستە یەکەم یاسای بودجە هەبێت، بەپەلە حکوومەت ئەو بودجەیە بنێرە، ئەو پرۆژەی بودجەیە بنێرێ بۆ پەرلەمان بۆی ببێ بە یاسا. 512 ملیار دینار لە داهاتی نەوت بۆ موچە تەرخان کراوە. لە دوای گەیشتنی پارەکەی بەغدا پێویستە هەرێم 188 ملیار دینار بخاتە سەر ئەو پارەی لە داهاتی ناوخۆ. دەوترێت هۆکاری ئەوەی لە سلێمانی گرفت بۆ موچە دروست دەبێت ئەوەیە ئەو 7 ملیارەی پێویستە دابینی بکات بۆ موچە لە کاتی خۆیدا ئامادە ناکرێت، لە کاتێکدا داهاتی ناوخۆی ئەو سنوورە زۆر زیاترێ لەو پارەیە. بەداخەوە داهاتی سلێمانی و هەولێر و ناوچەکانی تریش لە هەرێمی کوردستانە دەستێوەردانی تێوە ئەکرێ و ئەشاردرێتەوە و لی دەرەهێنرێ بە نووسراوی ڕسمی وەزارەتی دارایی کە وەزیری دارایی بە فەرمی داوای لە هەموو بانکەکانی هەرێمی کوردستان کردووە کە دەستوەردان نەکەن و جێگۆڕچیان نەکەن بە داهاتی بانکەکانی هەرێمی کوردستان. ئەمە بەڵکەیەکی ڕسمیە. بۆیە ئەمە هۆکاری ئەوەیە کە داهاتی ناوخۆ دزینی تیا بکرێ، گەندەڵی تیا بکرێ و بێدەوەی کە لە داهاتی نەوتیشا لەگەڵ ئەوەی کە نرخی بەرمیلی نەوت ئێستا 102 دۆلاری تێپەڕاندووە، بەڵام تەنها 350 میلیۆن دۆلار درێ بۆ وەزارەتی دارایی، ئەویتری ئەیخۆن و ئەیبن و کەس نازانێت چی دێت. بەهۆی نەبوونی پارە لە بانکەکانی سلێمانی تا ئێستا بەشێک لە خانەنشینان موچەی مانگی 12 وەرنەگرتووە. لە هەمان کاتدا مانگانە موچەی بەشێک لە وەزارەتەکان سەرڕای ئەوەی لە هەولێر دابەش دەکرێت کە چی لە سنووری پارێزگای سلێمانی هەفتەیەک تا 2 هەفتە دوا دەکەوێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.